لە ئێستادا لەبەرەوەی وجودی ئەو نەخۆشیەیە بە هیچ شێوازێک ئیزنی ئاژەڵی گەنەدار نادرێت، دوای ئەوە پشکنینێکی تەواو تەندروستی بۆ دەکرێت بە هەموو شێوازێک لە سەربڕینی نایاسایی بە دوور بکەونەوە بە مەبەستی خێرکردن بیان هەر بە مەبەستەشی دیکە. ڤایرۆسی تای خوێنبەربوون بەڕاستی لە وەرزی گەرما تەشەنە دەکاتن. پێویستە لە هەموو حاڵەتێکدا دەستچێش بەکار بێت لە کاتکە ئامادەکردنی گۆشت. ئافرەتەکان لە ماڵەوە پێویستە بە تەواوی دەستچێشەوە دەستچێش بەکاربێنن تەنها بۆ ئامادەکردنی ئەو گۆشتە بێ، واتە ناکرێ گۆشتی ئامادەکرد بە هەمان دەستچێشەوە دەست بدا لە شتی تر. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت، ئەم کاتتان باش. هەلبەت لە چەند ڕۆژی ڕابردوو چەندین حاڵەتی تای خوێنبەربوون لە بەشێک لە ناوچە جیاوازەکانی عێراق بە تایبەت لە پارێزگای کەرکووک کە بەهۆی بڵێن پەتای تای خوێنبەربوونەوە دوو حاڵەتی گیان لە دەستدان هەبووە. دواتر تەندروستی کەرکووک توشبوونی 4 کەسی تری بە پەتایەکە ڕاگەیاند. من ئێستا لە کوشتارگەی هەولێرم لە لای بەڕێز هەلمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر. پێم خۆشە زانیاری زیاتر لەسەر ئامادەکاری و ڕێنماییەکانیان بۆ هاوڵاتیان وەربگرم. ئوستاز ئەگەر بفەرموویت ئێرە سپاس دەکەم. سڵاو لێ بێ ئەم کاتت باش کاک هەلمەت. سڵاو لە بەڕێستان. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی ئێوە وەکو کوشتارگەی هەولێر ئامادەکاریەکانتان چۆن بووە دوای بڵاوبوونەوەی چەند حالەتێکی توشبوون بە تای خوێنبەربوون؟ خۆی ئێمە سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشی و نەخۆشی تریش ئێمە وەکو کوشتارگەی هاوچەرخی هەولێر بەردەوام کاری ڕشاندن بەشێک بووە لە سیستەمی کارکردنی ئێمە بۆ ئەو مەبەستە لە کاتنی هاتنی هەر نەخۆشیێک یان نەبوونی نەخۆشی ئێمە هەفتانە 3 ڕۆژ کاری ڕشاندن دەکرێت بە مادەکانی ڤێرکۆنئس و ئەو دەلتامترین و هەندێک جاریش لە حالەتی زۆر خەتەر سایپرمترینیش بەکاردێ. بۆ ئەو مەبەستە ئێمە ستافمان تەواو لە ئامادەکاریە پێشبوونی ئەو نەخۆشیە و لە ئێستادا چڕتر کراوەتەوە. ئەو پشکنینانەی کە لێرەش دەکرێتن دەتوانین دڵنیای بدەینە هاوڵاتیان. ئەو پشکنینانی عادەتەن دەکرێت پشکنینی پێش سەربڕینە پشکنینێکی فیزیکی تەواو دروست و ڕێکە لەلایەن پزیشکانی ڤێتێرنەریەوە بە مەبەستی دەستنیشانکردنی هەر زۆرێکی نەخۆشی لە ئاژەڵەکە وجودی هەبێت. لە ئێستادا بوونی گەنە لە ئاژەڵاندا بووەتە بابەتێکەوە سەرنجی میدیاکان بە شێوەی گشتی لە سەرەتی کە باس لەوە دەکرێت یەکێک لە هۆکارەکانی گواستنەوەی نەخۆشیەکە لە نێو ئاژەڵەکاندا لە ڕێگەی ئەم جووری گەنەیەوەیە و بە هەمان شێوە بوو مرۆڤیش. تا چەند ڕەچاوی ئەوە کراوە و ئاژەڵانەی کە لێرە سەر دەبردرێن هەلگری ئەم جوورە ئاژەڵە نەبن یاخود ئەم زیندەوەرە نەبن؟ بەخۆی هەموو ئاژەڵێکی گەنەدار ئەوەی گەنێ پێوێ مەرج نییە هەلگری ئەو نەخۆشیەوەی، بەڵام ئێمە لە ئێستادا هەموو زۆرێکی ئاژەڵی گەنەدار هەر گەنەی پێوێ ڕەت دەکرێتەوە لەلایەن پزیشکانی ڤێتێرنەری. دوای ئەوەی ڕەش و تاقیم دەکرێت تەستیمی دەستخاوەنەکەی دەکرێتەوە بۆ پاراستنی هاوڵاتیان ڕێگە بەسەر بڕینی نادری بەڕاستی. ئەو دوای ئەوە لە حاڵەتی تر لە حاڵەتی نەبوون و تۆمارەکردنی ئەو نەخۆشیە ئاژەڵی گەنەدار دوای پشکنین بۆی ڕێگا دەدرێت بەسەر بڕینی. بەڵام لە ئێستادا لەبەرەوەی وجودی ئەو نەخۆشیەیە بە هیچ شێوازێک ئیزنی ئاژەڵی گەنەدار نادرێت، دوای ئەوە پشکنینێکی تەواو تەندروستی بۆ دەکرێت لەلایەن پزیشکانەوە بە هەموو شێوەیەک ڕەت دەکرێتەوە. هەر بۆ ئەو مەبەستە ئێمە کاری ڕشاندن و تاقیمکردن لە هۆڵەکانی ئاژەڵ لە ژوورە و دەرەوەی کوشتارگە بەڕاستی بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و سیستەماتیک بەڕێوە دەچێت. باشە کاک هەلمەت، دوو پرسیاری دیکەم هەبوو سەبارەت بە چۆنیەتی بەکارهێنانی گۆشت لە بابەتی یەکەمیان چۆن گۆشت بەکاربهێنرێت لەم کاتەدا، و پرسیاری دووەمیشم ئەوەیە بۆچی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون عادەتەن زیاتر لە وەرزی گەرما یاخود کاتێک لە فەسلی هاوین نزیک دەبینەوە ئیتر ئەم نەخۆشیە دووبارە سەر هەڵدەداتەوە بەراورد بە لە پرسیاری دوم دەست پێ بکەین بەپێی قسەی پزیشکانی ڤێتێرنەری و ئەو ریسێرچێکە خۆم هەمە ئەو ڤایرۆسی تای خوێنبەربوون بەڕاستی لە وەرزی گەرما تەشەنە دەکاتن، ینی سوڕی ژیانی لە وەرزی گەرما دەست پێ دەکاتن تا کۆتایی دێتن. بۆ ئەوەیە لە وەرزی گەرما زیاتر تەشەنە دەکاتن بەنسبەت بەکارهێنانی گۆشتەوە. سوالێکی تەواو جەوهەریە لە ئێستادا و بەبێ وجودی ئەو نەخۆشیش پێویستە لە هەموو حاڵەتێکدا دەستچێش بەکار بێت لە کاتکە ئامادەکردنی گۆشت. خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو گۆشتەی کە بەکار دەهێنرێت لە ئێستادا یان کاتێکی تر هەتا پلەی 0 سیلیزی بۆ 5 سیلیزی هەڵبگیرێت لە ناو سەلاجەیان لە ناو فرێزەری سەلاجەکان لە ماڵەوە، دواتر بە ڕێژەیەک بکوڵێندرێتن
تەواو بکڵێندرێتن بۆ ئەوەی بتوانن دواتر بە شێوازێکی سەلامت بەکاری بێنن بۆ ئافرەتان لە ماڵەوە لە ئێستادا زۆر زەروریە هەرچەندە ئێمە بەرکەوتە یەکەمی ئەو زۆرە نەخۆشیان بەڵام مانای ئەوە نیە هاوڵاتیانیش لە دەرەوە تەواو سەلامت بن ئەوانەی کە گۆشت بەکاردێنن لە خواردنگەکانیان ئافرەتەکان لە ماڵەوە پێویستە بە تەواوی دەستچێشەوە دەستچێش بەکاربێنن تەنها بۆ ئامادەکردنی ئەو گۆشتە بێ واتە ناکرێ گۆشتی ئامادەکرد بە هەمان دەستچێشەوە دەست بدا لە شتی تر یەکسەر دەستچێشی دیسپۆزەبل هەیە بۆ یەک جار بەکارهێنان بۆی نییە دوای ئەوە قاپ و وەسایلەکانی دیکەش پێ بشۆیان مریشتی پێ ئامادە بکەوەتە بەکارهێنانی گۆشت ئەوە خاڵی یەکەم و هەرە مهم ئەوەیە بەکارهێنانی دەستچێش دواتر فڕێدانی دەستچێشەکە دەستچێشی تر بۆ مەسائلی دیکە بەکاربێن بە پێ ڕێنمایەکانی پزیشکان ئەم نەخۆشیە لە ڕێگەی برینەوە دەگوازرێتەوە واتە گواستنەوەی تۆزێک قورسە پێویستە ئەو کەسانەی کە کار دەکەن لە ڕووی بەکارهێنانی دەستکێشەوەکو بەڕێزیشتان باست کرد لە ماڵەوە خانمانیش پێویستە دەستکێش بەکاربێنن کارمەندانی نێو کوشتارگەکەتان لە ئەگەری بوونی برین لە جەستەیان لە دەستیان لە هەر شوێنێکیان ئێوە چ ڕێکارێکتان گرتووە خۆی لە ڕۆژانی ئاسایی کە نەخۆشی تێدا بڵاو نیە لە وەرزە ئاساییەکان ڕەنگە تۆزێک ڕەخاوت بکرێتن بە ینی شلی بکرێتن لە مەسەلەن بەکارهێنانی دەستچێش چونکە خۆتان دەزانن لوسە لە کاتی بەکارهێنانی چەق و ئەوانە دەبێتە سەبەبی برینداربوونیان بەڵام لە کاتی وجودی نەخۆشی بەڕاستی تەواو دەبێت پابند بن و برا چاودێرەکان و برا پۆلیسەکان بە ناویاندا دەگەڕێن ئەگەر یەکێک برینێک خەت شتێکی هەبێتن خێرا ئەو کەسە لە کارکردن ڕادەجێت تا برینەکەی بە تەواوی چاک دەبێتەوە دووبارە پشکنینی تەندروستیمان بۆ دەهێنێت کە تەواو ئەو خەتچیانە و برینە ساڕێژ بە و کات ئیزنی کارکردن دەدرێت ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگ کە جێ ئاماژە پێکردنە لە ساڵانی ڕابردووش هیچ حاڵەتێکی تای خوێن بەربوون ئەو خەڵکی کە لێرە کار دەکات تا ئێستا هیچ حاڵەتێکی تۆمارکراو نەبووکەوە جێگای خۆشحاڵی و سوپاس بۆخوا بەڵام لە کاتی بوونی هەر شتێک بە تاکید بە راپۆرت سەری خۆمان و بەڕێوەبەراتی چاودێری تەندروستی و لێر ژاگادار دەکرێت کاک هەلمەت کوتا پرسیارم ئەوە دەبێت ڕێنماییتان بۆ گۆشت فرۆشەکانی نێو بازاڕەکان بۆ ناوگەڕەکەکان چی دەبێت چ شتێک بگرنە بەر بۆ ئەوەی دوور بن لە توشبوونی خۆیان یاخود هاوڵاتیان بەو پەتایە لەسەر بڕینی ماڵەوە بە مەبەستی خێرکردن یان قوربانیکردن خۆتان دەزان قوربانیکردن نێزیکە بە هەموو شێوازێک لەسەر بڕینی نایاسایی بە دوور بکەونەوە بە مەبەستی خێرکردن بیان هەر بە مەبەستەشی دیکە خاڵی یەکەم خاڵی دووەم ڕێنمایی هاوڵاتیان دەکەین ئەو شوێنە فەرمیانەی کە پسولەی تایبەتی هەیە پێویستە هەڵی بواسێ پسولەی کوشتارگەکان یان مۆری تایبەتی پێوە نەبێت گۆشتەکان نەکڕن خاڵێکی تر ئەو سەربڕینانەی سەرزادەکان و سەرکوچە و کۆڵانەکان کە بە بەرچاوی خەڵکەوە بەناوی ئەوەی گۆشتی فرێشە داوا لە بەڕێز قایمقامی هەولێر ولایەنە پەیوەنددارەکان دەکەین هەرچەندە درێخیان نەکردووە بەڵام پێویستە چرتر بکرێتەوە لەلایەن لێژنەکانەوە بۆ بەدواداچوونی ئەو کارە خاڵێکی تر بۆ ئەو خانمانێک کە لە ماڵەوە بەکاردێنین پێویستە پەنجەوانە بەردەوام بەکاربهێنرێت دەستەوانە خاڵێکی تر بۆ برا خواردنگەکانمانەوانی کە ڕێستۆرانت و خواردنگە و فاستفودیان هەیە بە هیچ شێوازێک لە کاتی ئامادەکردنی کەبابیان هەر زۆرە خواردنێکی دیکە خۆتان دەزانن کەباب زیاتر کاری دەستیە بە هیچ شێوازێک ببێ دەستەوانە کار نەکەن و دوور بکەونەوە لەو گۆشتانی کە بەڕاستی هیچ مۆر و پشکنینێکی پزیشتی بۆ نەکراوە بەجێبەجێکردنی ئەو خاڵانە تەندروستێکی باش بەدەستدێنین ئینشاءالله زۆر سپاس بۆ کاک هەلمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و گوێبیستی بوون لێدوانی بەڕێز کاک هەلمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر بوو کە باسی لەوە کرد پێویستە خانمان لە ماڵەوە زیاتر ئاگادار بن لە کاتی دروستکردنی چێشت و بەکارهێنانی دەستەوانە و دەستکێشەکان یەکێکی تر بوو لەو خاڵە گرنگانە هەڵبەت ئێمە پێشتر لەگەر وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان قسەمان کرد کە خۆشبەختانە هیچ حاڵەتێکی توشبوون بە تای خوێن بەربوون تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان تۆمار نەکرەوە و لە هەمان کاتدا چەندین ڕێنمایی نووسرا و لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەرچوێنراون و بەسەر هاوڵاتیان و بەسەر کوشتارگەکاندا دابەشکراون تاوەکو هاوڵاتیانی لێ ئاگادار بکرێتەوە لە چۆنیەتی بەکارهێنان و مامەلەکردن لەگەڵ گۆشتدا کە لە ئێستادا بوونی تای خوێن بەربوون یەکێکە لەو نەخۆشیانەی کەوا چەند حالەتێکی لێ تومار کراوە بۆ ئەوەی خۆمان و هاوڵاتیان پارێزراو بین لە توشبوون بەم نەخۆشیە پێویستە ئەم ڕێکارانە بگیرێتە بەر.